هاکا سولی توانەکانی گەنجانی لەم هۆڵەدا کۆ کردوێتەوە و لە ماوەی 72 ساعتدا ئەوان فکرەکانیان دەکەنە داتا و بەرمەجەی کۆمپیوتەری. ئەو کەسانەی لێرەدان هەمویان سەرقاڵن بە پرۆژەکانیانەوە و دەیانەوێت بەشدار بن لە بەرەو پێشبردنی کاری ئەلکترۆنی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتەوە هەنگاوی بۆ ناوە. هەریەکەیان ئایدیایەکیان هەیە تا خزمەت پێشکەش بکەن. ئەو پرۆژەی ئێمەیشی لەسەرەکەی پرۆژەیەکە با بڵێن سیستەمی پەیمەنتە. پرۆژەکەی ئێمە زیاتر جەختی لەسەرەوە کردوتەوانێت کە ئیشی کڕێن و فرۆشتن ئاسانکە بۆ خەڵک بۆ شوازی سیستەمەکەش بۆ شێوەیە هەر کەسێک کە مۆبایلێکی هەبێت ئەتوانێت ئەم سیستەمی ئێمە بەکاربێنێت، یعنی هیچ نەتۆ کریدیت کارتێک بەکارێت تەنها مۆبایلێکت بێ ئەوەنە بچیتە دوکانەکەوانێ مۆبایلی خۆت بنێ مۆبایلی فرۆشیارە و یەکسەر پارەی ئەو پاڕی لەسەر حسابەکەتە حسابی ئەو شتەکانی خۆت وەرەگری. هەدەفمان ئەوەیە کە ترافیک و قڕەباڵغی ناو شار و مەشاکیلی زارەوشت کەم بکەینەوە. ئەی دیتەکتی هینەکات سیارە و خەڵکو و ئەوان لەسەر جادەکان ئەی دۆزێتەوە و بەپێی ئەوە ترافیک لایتەکە سەوز ئەبێ سوور ئەبیانی دوو جادە هەیە ئەگەر دانێکیان زۆر قەڵباڵغتر بە لەوەی تر بەپێی ئەوە و پلس لەگەڵ ئەوە بێجگەلەوە دیتەکتی دەماچەشتیش ئەکات بۆیە یعنی ئەگەر سارێک بڕات ئەتوانێت دیتەکتی هینیش بکات بیدۆزێتەوە ڕقەمی سارەکە و ئەگەر یەکێم مخالەفشتیشی کرد. پرۆژێکتی ما ئێستا لە بۆ هەڵی کارە لۆ پەیداکردنی هەڵکارە تەنها بۆ مامۆستانیە یان مهندس بەیانەوەی لەو گەڕێ دەتوانێت عەمەلە بێت دەتوانێت ساحب خانوو بێت عەمەلە دێ هەموو شتانە بەڕاستی زۆر هاوکاری دەکاتن و ئەگەر بتانین زیاتر خەرچین دروستکەین یان پێشان دەکوتڵانی بەکاربیینی زۆر کەمکردنی ئەوە بێکاری دەکات. کارکردن لەم هۆڵەدا بە بەردەوامیە و هەموو پێداویستیەکانیان بۆ دابین کراوە تا ئەوان بیرۆکەکانیان گەڵاڵە بکەن و لە دوڕۆژی کارکردندا پێشکەشی بکەن. هەر یەکە لەو گەنجانە ئارەزوو دەکەن پلەی یەکەم بەدەست بهێنێت کە 35 پرۆژە لەسەر 3 ئاست پێشکەش کراوە. کۆمەڵە فکرە هەبوو فکرەکان تەقدیم کران لە 3 بوارە بوون لە ژیری دەستکردا بوو لە دراوی ئەلکترۆنیا بوو لەگەڵ کۆمەڵگای ئەلکترۆنی. کۆمەڵگای ئەلکترۆنەکە بە گشتی حکوومەتی ئەلکترۆنیەگرێتەوە بە تایبەتیش بوارەکانی پەروەردە و ئەکرێتی تایبەتیش گرێتەوە. کۆمەڵە کێشە هەیە کە بە ئەلکترۆنیەکەی ڕاستەوخۆ پرۆسەکە سەرێحترە بێ و ئێمەش بەشێکی تایبەتمانەیە کە کۆمەڵگای ئەلکترۆنیەکەی و نەمانویستە بەتەنیا حکوومەت دەویستمانە کۆمەڵگای بەگشتی بۆ لە ڕووی گواستنەوە لە ڕووی ترافیکەوە کۆمەڵە شتی کەش بێت باشە کە ئەکرێ تەنها حکوومەت بەرپرس نەبێت لە کەرتی تایبەتش بتوانێت بەرپرس بێت لێ و ئیسپادە بە کۆمەڵگا بگەێنێ. حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا گەورەکان لە هەرێمی کوردستاندا پشتیوانی بیرۆکەکانی بەشداربووانی هاکا سولی دەکەن کە دوجار لە خزمەتکردنی هاوڵاتیان و حکوومەت و کەرتی تایبەتدا خۆی دەبینێتەوە تا هاوڵاتیانی کوردستان بێبەش نەبن لە مامەڵەکردنی کاری دیجیتەڵ و کارکردنی ئەلکترۆنی بۆ ئاسانکردنی ژیانی ڕۆژانەیان. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.